باش سعيد متخوازن كيف خوشيا خو بين زمان ام حضور شورشگرک و پێشمەرگەیەکی کەڤنی کوردستانی ئەم لەڤەر ئامادەنە ما شاندا ڕۆژاوای کوردستانی ئەم هاتن بە ئارمانجێکی گە ئەم کاربن نێرینێ خۆ فکری خۆ وەکو پارتیەن سیاسی ڕۆژاوای کوردستانی تشتێ مە لەناو خۆدا نیقاش کردبوو مە دیت کە گرنگە لە هەرێمێ gelek pêşketin çê dibin û hemî jî kêmiyan zêde gelek Kurd eleqedar dike di vê rewşê de ya pêwîst e em wekû gelek Kurd jî em karibin di nav xwe de hem serva pêşketina em nîqaş bikin hem jî em çawa karibin helwestê xwe nêzîkî hevdû bikin هەلوەستێکی یەک ئەم پشتگیریە هەفتوو بکەن هەر چارپارچەی کوردستانی گرنگیەکی بڤی ڕێنگی مەدیت لە سەروێ ئەساسی مەگەلێک ئالی دیتن ئیرۆژی ئەم لە جەم پارتیا سوسیالیستا کوردستانێنە نەرینێ خۆ بوان ڕژی پارڤەکردن هەلبەت بەلکی ولو بجارێکی ئەم بەحسا کۆنگرێکی نەتەوی یانجی بڤی ڕێنگی وەکی ئانها بەلکی زەحمەتی وێنە هەبن لێ هەر چ قەی سەمەرۆ هەوڵ بدە و گاڤ باێژە گرنگێ دوێ دەربارەدە و لەسەر پێشکەتنێن گە هەرێمێ دەهەنە مە نەرینێ خۆ پارڤەکردن ji bo me li Rojava pêvajoya piştî serkeftina li ser Daişê hîna pirsgirêka Daişê ji bo me dewam dike em çawa wana karibin mehkemeyekî navnetewî li Rojava çê bikin xebatê me berdewam e û yek jî pirsgirêka malbatê wayê gid qampa dihene di do mesela Efrînê wekû meseleyekî hem Rojava hem Sûrî hem giştî Kurdistanî jî giringiya xwe hîn heye û gef û tehdîdên dewleta Tirkî li ser Rojavayê Kurdistanê û li ser Başûrê Kurdistanê û êrişên dikin em vêne xeter dibînin û li gorî wê pêwîst e em xwedî helwest bin li hember van hewldanên dagirkeriyê û van êrişên tê kirin divê derbarê de banga Birêz Ocalan kir em giringî didinê û em di çerçeva helwestekî netewî Kurdistanî de em giring dibînin em piştgiriya vê helwestê bikin û em hêvî dikin gê li Bakurê Kurdistanê jî gavin ber bi çareseriyê ve bên avêtin lê ji bo ev bêkirin divê helwesta dagirkeriyê û dijminatiyê ya dewleta Tirk bê derbaskirin ev jî wilo rehet nayê dîtin lê bi helwestekî yekgirtî netewî Kurdî Kurdistanî di qenaeta me de em ê karibin bi hevdûr alîkar bin gê pêvajoyekî baş li wir li pêş bikeve bi Kurtî ez vê dibêjim û em spas dikin شاندێک لە ڕۆژ ئاوایی کوردستانەوە تەشریفیان هێناوە ئەمڕۆ خۆشحاڵ بووین کە تەشریفیان هێناوەتە ئێرە و لەسەر دەست پێشخەری و قسەکانی بەڕێزیان کە باسی یەکەڵوێستی و چارەسەری کێشەکان و پشتیوانی سیاسی و مەسەلەی کۆنگرەی نەتەوەیی و ئەوانە هەموو باسکرا هەمومان بە تایبەتی ئەو شاندا کە پێکاتبوو لە حزبی جیاواز پارتی جیاواز جێگەی دڵخۆشی هەموو لایەکە کە ئومێدەکەین ئەوە سەرەتایەک بێ بۆ پێکەوە کارکردن پێکەوە ژیان و پێکەوە کاری هاوبەشی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان
پێکەوە کار بکەین لە پێناوی ئەنگەل و نیشتمانەکەماندا بە دڵنیاییەوە ئەوەی کورد کردی هێزێکی گەورەی ڕێکخراوێکی وەکو داعش دەستی کووردا تێشکا چ لە ڕۆژاوا و چ لە باشوور و چ لە شوێنەکانی تر کورد پێشهەنگی تێشکاندنی ئەو هێزە گەورە ڕێکخراوە مەشق پێکراوە ئیداریە کە دەوڵەتیان ئەعلان کردبوو لە سەدا 50 ئەرزی سووریایان گرت لە سەدا 40 ئەرزی عێراقیان گرت بەڵام کورد توانی هەموو نەکرد ئەو ناوچانیان لە دەست وەرگێتەوە بەڵکو هێزەکانیان تێکشکاندن داعشیان ڕاونە تەفروتونایان کردن و دەوڵەتەکەشیان بوو بە شتێکی یاخراوە ناو زبڵدانی پێشووەوە واتە هەموو ئەوانەی کە ئەوان کردیان ویشتیان بیکەن ئەوانە بوون بە تاریخ و ڕۆیشتن و کۆتاییان هات